ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە سەرتار سەردێڕی چەند هەواڵێکتان پێشکەش دەکەم. بەشداری چالاکانی مافی ژنان لە شاری سنە لە پرسەی گیان بەختکردوانی ژینگە. بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ژینگە لە سەقز. پەیامی هاوخەمی وریشە مرادی لە زیندانی قەرچەکەوە بۆ بنەماڵی گیان بەختکردوانی ژینگە. بێبەشکردنی دوو بەندکراوی سیاسی کورد لە دەستڕاگەیشتن بە دەرمان. گیان بەختکردنی سێ منداڵی ئاواری ئەفرینی لە ئۆردوگای پەنابەرانی ڕاققە. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی داروپەخش لە ئازناڕوونی دۆخی خانووەکانیان و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرتی ئاڵمان. بەشداری چالاکانی مافی ژنان لە شاری سنە لە پرسەی گیان بەختکردوانی ژینگە. ڕۆژی سێشەمە حوتی گەلاوێژ کۆمەڵێک لە چالاکانی مافی ژنان لە شاری سنە بەشداریان لە مەراسمی پرسە و سەرخۆشی گیان بەختکردوانی ژینگە لەو شارە کرد. بە پەیزانیەرەکان چالاکانی مافی ژنان لە شاری سنە ئاوڕێ لەگەڵ خەڵکی شۆڕژگەڕی ئەو شارە بۆ جارێکی دیکە لە مەراسمی پرسەی چیاکۆ یوسفی نژاد، حەمید مرادی و خەبات ئەمینیدا بەشداریان کردووە و وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانیان سەرخۆشیان لە بنەماڵەکانیان کردووە و پەیمانیان لەگەڵ ئاوەتەکانیان نوێ کردوێتەوە. بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ژینگە لە سەقز. ڕۆژی سێشەمە حوتی گەلاوێژ سەدان شارومەندی دانیشتووی شاری سەقز بە کۆبوونەوە لە پارکی مەولەوی مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ژینگەی شاری سنە بەڕێوە برد. بە پێوە دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە بەشداربوانی ئەو ڕێوڕەسمە سرودی شۆڕژگێڕانیان خوێندوەتەوە و بە وتنەوەی دروشم یادی چیاکۆ یوسفی نژاد، حەمید مرادی و خەبات ئەمینیان بەرز نرخاندووە و پەیمانیان لەگەڵ ئامانجەکانیان نوێ کردوەتەوە. پەیامی هاوخەمی وریشە مرادی لە زیندانی قەرچەکەوە بۆ بنەماڵی گیان بەختکردوانی ژینگە. وریشە مرادی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئەعدام لە بەندی ژنانی زیندانی قەرچەک لە پەیامێکدا خەموو پەژارەی خۆی بە بۆنەی گیان بەختکردوانی سێ چالاکی ژینگەی شاری سنە بە ناوەکانی حەمید مرادی، چیاکۆ یوسفی نژاد و خەبات ئەمینی دەربڕی. وریشە مرادی ئەو سێ گیان بەختکردووی وەکو گیانی هەمیشە زوندوو ناوبردووە و ڕایگەاندووە ناو یادیان وشەی سەر زمانی هەمومانە. دەستەکانتان پێشکەش بە ژینگە کرا کە بۆ پاراستنی ژیانیان خستە مەترسیەوە و لە پێناوی گیانیان بەخت کرد. یادیان بۆ هەمیشە لە مێژوودا دەمێنێتەوە. وریشە مرادی لە پەیامەکەیدا وێڕای هاوخەمی لەگەڵ بنەماڵی ئەو سێ گیان بەخت کردووە جەختی کردوێتەوە کە لە دەستدانی سێ مرۆڤی تێکۆشەر خەسارێکی گەورە بۆ بنەماڵەکانیان و هەموو کۆمەلگایە و ئەبێ ڕێگایان درێژەی پێ بدرێت. بێبەشکردنی دوو بەندکراوی سیاسی کورد لە دەستڕاگەیشتن بە دەرمان. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ بەرپرسانی دەستگای قەزای ڕژێم دوو بەندکراوی سیاسیان بەناوەکانی ڕەحمان تابش خەڵکی شنۆ و ئەشکان فەهیم خەڵکی مەهاباد لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. ڕەحمان تابش کە بە تازەی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 16 مانگ بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی شنۆ کراوە پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. بەڵام دەستگای قەزای ڕژێم ناوبراوی لە چارەسەری پزیشکی بێبەش کردووە. لەلایەکی دیکەشەوە ئەشکان فەهیم کە مانگی سەرماوەزی ساڵی 1402 هەتاوی دەست بەسەر و ماوەی بەندکرانی لە زیندانی مەهاباد تێپەڕ دەکات تووشی نەخۆشی چاو و دڵ بووە، بەڵام بەرپرسانی زیندان لە ناردنی ئەو بەندکراوە سیاسیە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان خۆ دەبێت. گیان بەختکردنی سێ منداڵی ئاواری ئەفرینی لە ئۆردوگای پەنابەرانی ڕەققە. بە پێڕاپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سێ منداڵی ئاواری ئەفرینی کە لە ئۆردوگای پەنابەرانی ڕەققە دەژین بەهۆی کەمی ئیمکانات و گەرمی هەوا گیانیان لەدەستداوە. هەژداگیرکردنی ئەفرین لەلایەن دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە هەزاران شارومەندی کوردی دانیشتوویە و شارە بۆ ڕۆژاوای کوردستان کۆچیان کردووە و لە ئۆردوگاکاندا جێگیر کراون. مانەوە لە نێو خێوەت لە گەرمای سەروی چلپلەی و نەبوونی ئیمکاناتی ڕیفاهی
گیانی هەزاران منداڵ و ژن و بە ساڵاچووی خسوەتە مەترسیەوە و لە ڕۆژانی ڕابردووشدا 3 منداڵ بەهۆی گەرمابردووی گیانیان بەخت کردووە. هەرچەند دەوڵەتی نوێی سووریا بەڵێنی داوە کە هەموو ئاوەرەکانی ئەفرین و دەوروبەری بگەڕێنێتەوە سەر ماڵ و حاڵیان، بەڵام هەبوونی گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لەو شارە مەترسی لەسەر ژیانی ئاوەرەکان دروست کردووە. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی داروپەخش لە ئاز ناڕوونی دۆخی خانوەکانیان. ڕۆژی سێشەمە حوتی گەلاوێش کۆمەڵێک لە کرێکاران و ئەندامانی تاوانی مەسکەنی کارگەرانی شرکەتی داروپەخش لە بەردەم ساختمانی شرکەتدا کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی خانوەکانیان بوون بە وتەی سەرچاوەکانی هەواڵ. ئەمە دووهەمین کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی داروپەخشە و پێشتر و لە مانگی پوشپەردا جارێک دژ بە ناڕوونی چارەنووسی خانوەکانیان خۆپیشاندانیان کردهبوو. بە وتەی کرێکارانی ناڕازی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پارەیەکی زۆریان بۆ سازکردنی خانوەکانیان پەرداخ کردووە، بەڵام پرۆژەکە تەواو نەبوو و هیچ بەرپرسێکی دەوڵەتیش وەڵام دەرەوەی کارگەرانی و شیرکەتان نەبووە. دەست بەسەرکردنی فروغ خۆسرەوی لە بێهبەهان. فروغ خۆسرەوی معەلیمی خەڵکی شارستانی بێهبەهان ڕۆژی سێشەمە حوتی گەلاوێژ لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. یەک هەفتە لەمەوبەر هێزەکانی ئیتلاعاتی سپای بێهبەهان هێرشیان کرد بە سەر ماڵی فروغ و وێڕای پشکنینی ماڵەکەی موبایل و لەپتاپەکەیان زەوت کردهبوو. بەیانی سێشەمەی داری ئیتلاعاتی و شارە ناوبراوی بانگهێش کرد، بەڵام فروغ بەهۆی نەبوونی ئیبلاغی فەرمی دادگا سەردانی و ناوەندە ئەمنیەتی نەکردو بە کاتی ئێوارە لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. شایانی باسە کە ڕۆژی 30 جۆزەردانی ئەم ساڵیش ئەو چالاکە سەنفیە جارێک دەست بەسەر کرا. لە سێدارەدانی 4 بەندکرا و سەپاندنی سزای سێدارە بەسەر 2 بەندکراوی بەلوچ لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی 4 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی شیراز، قوم و کرماشان جێبەجێ کراوە و دادگای ئینقلابی ڕاستک سزای سێدارەی بەسەر 2 بەندکراوی بەلوچیشدا سەپاندووە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 3 بەندکراو بەناوەکانی ئارمین گەرایی، سابیر یاری و مەحموود شیربەیگی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی شیراز و قوم لە سێدارە دراون. هەروەها بەندکراوێکیش بە ناوی نەوید ڕۆستەمی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی کرماشان ئێعدام کراوە. هاوکات لە شارستانی ڕاست دادگای ئینقلابی ئەو شارە 2 بەندکراوی بەلوچی بەناوەکانی فەرهاد بارانزەهی تەمەن 24 ساڵ و عمران ئاغڵ تەمەن 22 ساڵ بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژێم بە ئێعدام مەحکوم کردووە. کوژرانی 45 ژن لە ماوەی 4 مانگی سەرەتای ئەم ساڵ لە ئێران. لە ماوەی 4 مانگی ڕابردوودا بەلانی کەم 45 ژن لە شارە جۆراوجۆرەکانی ئێران لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش زۆربەی ئەو ژن کوژیانە بە بیانووی پاراستنی شەرەف و ناموس ئەنجام دراون و زۆرترین ئاماری کوشتن ژنان یان ئاماری کوشتنەکان لە گوڵانی ئەم ساڵ واتە 19 بابەت تۆمارکراوە. بە وتەی چالەکانی مافی ژن زۆربەی قوربانیەکان بە شێوەی وەحشیانە بە چەکی سارد و گەرم پارچە پارچەکردن یان لێدانی سەخت و چەندین شتی تر لەو بابەتە لەلایەن یەکێک یان چەند ئەندامێکی بنەماڵەکانیانەوە کوژراون. شایانی باسە کە لە مانگی خاکە لێەوە 7 بابەت، مانگی جۆزەردان 6 بابەت و مانگی پوشپەڕیش 3 بابەت تۆمارکراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرتی ئاڵمان ڕۆژی سێشەمە حوتی گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی فرانکفۆرتی ئاڵمان لە کۆبوونەوەیەکدا وێڕای ڕێزلێنان لە یادی گیان بەختکردوانی ژینگەی شاری سنا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارش بوون. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ ئێعدام کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی ئەڵمان چالاکییان بۆ ڕێزگرتن لە یادی چیاکۆ یوسفی نژاد، حەمید مرادی و خەبات ئەمێنی هەروەها دژایەتیش لەگەڵ ئێعدامدا ئەنجامدا. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوە گرتنی وێنەی گیان بەختکردوانی ژینگە و بەندکراوانی مەحکوم بە ئێعدام دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون.
قوربانی بوونی دەیان کەس لە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین. ڕۆژی سێشەممە ئەرتەشی رووسیا یەکێک لە گەورەترین هێرشە پەهبادی موشکەکانی کردە سەر چەند شاری ئۆکراین و بۆ هۆیشەوە 37 کەس گیانیان لەدەستدا و زیاتر لە 40 کەسیش بریندار بوون. بەوتەی بەپرسانی دەوڵەتی ئۆکراین لە هێرشەکانی رووسیا بۆ سەر زاپرۆژیا و چەند شاری دیکەی وڵاتە 37 کەس گیانیان لەدەستداوە کە 16 کەسیان زیندانی بوون و 40 کەسیشیان بریندار بوون. زلنسکی سەرۆکی ئۆکراین هێرشی رووسیای بۆ سەر زیندانێک لە زاپرۆژیا بە جەنایەتی جەنگی ناوبردووە و خوازیاری کاردانەوەی بەرینی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە زیادەڕەویەکانی ڤلادیمیر پۆتین بوو. دوای نەواڵیشمان هەواڵێکە سەبارەت بە دامەزرانی یەکەم حزبی سیاسی ژنان لە عێراق. بە پێڕاپۆرتی میدیاکانی عێراق کۆمەڵێک لە ژنانی چالاکوانی سیاسی و مەدەنی عێراق حیزبێکی سیاسی تەواو ژنانیان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کللتوری پیا و سالاری و گەندەڵی لە وڵاتە دامەزراندووە. ڕۆژی ڕابردوو مەراسمی یەکەم کۆنگرەی حیزبی هاوکاری ژنان بە چاودێری نوێنەرانی ئیدارەی کاروباری حیزبەکان لە کۆمیسیاری باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە چوو. جیهان عەبدوڵڵاتایی لە دامەزرێنەرانی ئەو حیزبە لە وتارێکدا ڕایگەاند سیاسەت و کاری حیزبی نابێت تەنیا پیشەی پیاوان بێت. حیزبی هاوکاری ژنان توانای ئەوەی هەیە کە ژیانی ژنانی کۆمەلگا باشتر بکات، ئەرکێک کە حیزبەکانی دیکە نەیانتوانی وان ئەنجامی بدەن. هەروەها ئەو حیزبە دەتوانێت کۆتایی بە کللتوری پیا و سالاری و کوشتنی ژنانیش بهێنێت. وەڵا بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو.